نابێت. ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و چین و توێژە جیاجیەکانی هەر چوار پارچەی کوردستان لە شاری هەولێر گردبوونەوە بۆ ئیدانەکردنی ئەنجامدەرانی تەقینەوەی شارۆچکەی پێرسوسی باکووری کوردستان کە ناوەندی کلتور و گەنجانی ناوچەی پێرسوسی کرابووە ئارمانج و تێدا ژمارەیەکی زۆر لە ئامادەبووان گیانی خۆیان لە دەستدا و بریندار بوون. ئەوەی کە ئەمڕۆ پێویستە ئێمە وەکو لایەنە سیاسیەکان هەڵوێستی لەسەر دەرببڕین ئەوەیە ئەگەر دەوڵەتی تورک لە دوای ڕاپەڕینی 91ەوە دژایەتی باشووری کوردستانەکە و تا ئێستاش نە ئاڵای هەرێمی کوردستان نە حکوومەتی هەرێمی کوردستان نە پەرلەمانی هەرێمی کوردستانی بە فەرمی نەناساندووە بێگومان ڕۆژێکیش دێت بە هەمان شێوە کۆمەڵکوژی هەروەک چۆن لە ڕۆژئاوای کوردستان و لە دوجاریشدا لە شاری پرسوس ئەنجامدا لە باشووری کوردستانیشدا ئەنجام بدە هەرچەندە ئەنجامیشی داوە. ئەم عێریشە سەرتەوایی گەلاو بوو. ئەم عێریش سەرکەوتنی گەلی کورد بوو لە ڕۆژاوا و لە باکوور لە باشوور لە ڕۆژهەلات. تەقینەوەکەی پێرسۆس لە کاتێکدا بووە کە 300 ئەندامی فدراسیۆنی کۆمەڵای گەنجانی سوسیالیست لە هەولی ئەوەدا بوون بۆ هاوکاریکردنی سەر لە نوێ ئاواکردنەوەی کۆبانێ لە ئیستانبوڵەوە گەیشتبوونە پێرسۆس و بەنیاز بوون بچنە کۆبانێ. بەڵام تەقینەوەکە ڕێگەیان پێنەداکەوە کاروباری خۆیان لەوێ تاو بکەن و بەرەو کۆبانێ بەڕێ بکەون. یەک فیدراسیۆنی گەنجان بۆ کاری مرۆڤدۆستی و هاوکاریکردنی سەر لە نوێی ئاوادانکردنەوەی کۆبانێ لە ئەستانبوڵەوە گەیشتبوونە پەرسوس بەنیاز بوون لە ساڵیادی شۆڕشەمەزنەکەی ڕۆژئاوای کوردستان بچنە کۆبانێ. بەڵام ڕوبەڕووی درەندانەترین هێرش بوونەوە لەلایەن داعش و ئەو دەوڵەت و هێزانەی پشتیوانی داعش دەکەن. ئامادەبوانی گردبوونەوەی شاری هەولێر داوایان لە ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد کەوا لێکۆڵینەوەی چڕوورد لەسەر تورکیا بکرێت و پاڵپشت و هاوکارانی ئەو کۆمەڵکوژێش بدرێنە دادگا. ئەنا هەموو کۆمەڵە خەڵکن یعنی هەر یەک هەستی نەتەواتیەوە یعنی ئەوە نەیەک برێک بیر و باڕ و یەک کۆمەڵە خەڵکە گەڕبوویتەوە هەمیان ئەوە هەرێکی هەستیان بریندارە هەرێکی دری بریندارە کە ئەوانە کۆمەڵە گەنج و لاوی ئێمەیان شەهید کردیەوە. دڵنیابنەوەی کە لە ڕۆژئاوای کوردستان داعش کە ڕوبەڕووی شکالێکی گەورە هاتووە ئەمڕۆ کۆتایی بەو گردبوونەوەی هات کە هاوڵاتیانی هەر چوار پارچەی کوردستان لە شاری هەولێر ڕێخیان خست بوو تێدا ئەنجامدەرانی تەقینەوەی شاروچکەی پێرسوسی باکووری کوردستانیان ئیدانە کرد. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر. داعشی تایب ئەردۆغانە ئەو تشتێکی بەشارینینە.